لحديثك صحيح بخاري مسلم دهاتوا إمامي أنس كوري مالك رضاي خواي پروردگاری لي بدا فرميت لخزمتي پیغمبري خوا دابين صلى الله عليه وسلم جنازەیەک تێپەڕی خەڵکی بە چاکە باسی ئەو جەنازەیان کەوتیان ئەوە فڵان کەسە مردووە بە چاکە باسییان کرد و ناوێن هێنا بۆیە هەر کاتێک جەنازەیە بەلاتە تێپەڕی مەدحی بکە بە ئیزنی خوای گەورە. بۆچی مەدحی بکە؟ ئەگەر شایستەی مەدح بوو ناڵێم ئینسان پەنا بەخوا شایەتی ناحەق بدە، بەس کە زانیت کەسێکی باشە جەنازەکەی بینی بە بەردەم تا ڕۆژت یا بەرەو گۆڕستان ڕۆژت یا لە سیارەکەدا بە بەردەم تا ڕۆژت شایەتی باشی بۆ بدە ئەگەر کەسێکی باش. مەدحیان کرد بە چاکن ناویان هێنا. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم سێ جار فەرمووی وەجەبەت وەجەبەت وەجەبەت، بۆی واجب بوو بۆی واجب بوو بۆی واجب بوو. کەمێک دوایەوە جەنازەیەکی تر تێپەڕی خەڵکی بە خراپە باسییان کرد. کەسێکی خراپ بوو، ئیتر بزانە خراپێکی لە چیا بوو. ئەو کەسانی کە دڵی خەڵکی دەئێشێنن، قسەیان ناخۆشە، دڵی ئەمەکە دەئێشێنن، دڵی ئەوەکە دەئێشێنن، لە کاتی مردنا خەڵکی مەدحێ ناکات، چونکە کەسێکن لە دنیادا ئەوەندە زەمی خەڵکیان کردووە، ئەوەندە دڵی خەڵکیان شکاندووە، خەڵکی حەزی پێیان نییە بە زیندوی بە مردوویش. بەڵام تۆ ئەوە مەبە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم گوێی لە ئەو کەسانە بوو مەدحی فڵان کەسیان کرد فەرمی واجب بوو بووی. کاتێکیش کە گوێی لێ بوو زەمی فڵان کەسیان کرد کە مردووە جەنازەکە دەڕوات و دڵنیا بە من و تۆش دەبینە جەنازە و خەڵکی ببانشان هەڵمان دەگرێت. جا ئەو کاتە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم سێ جار فەرمووی بۆی واجب بوو. بەڵێ ئیمامی عومەر ڕەزای خوا لێ بێ فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکو دایکم بە فیدات بێ، باوکو دایکم بە قوربانت بێ. بۆ هەردووکیان فەرمووی واجب بوو. بۆچی وات فەرموو؟ فەرمووی ئەوەی من ئەثنەیتم عەلەیه خەیرا وەجەبەت لەه الجەنە ومن ئەثنەیتم عەلەیه شەڕا وەجەبەت لەه النار. نەعوذ بالله. خوای بمان پارێزی. ئەو جەنازەی کە مەدحتان کرد بە چاکە باستان کرد بەهەشتی بۆ واجب بوو، چوونە بەهەشتی بۆ واجب بوو. خوای گەورە بەهۆی شایەتیدانی ئێوەوە سێ جار فەرمووی ئێوە شایەتی خوای گەورە لەسەر زەوی، ئێوە مەدحی ئەو جەنازەتان کرد بەهۆی مەدحەکەی ئێوە، بەهۆی باسکردنی چاکی ئێوەوە ئەو بەهەشتی بۆ واجب بوو. و ئەو جەنازەیش کە زەمتان کرد و بە خراپە باستان کرد سێ جار فەرمووی جەهەنەمی بۆ واجب بوو لەبەرەوەی زەمتان کرد و بە خراپە باستان کرد. ئێوە شایەتی خوای گەورە لەسەر زەوی، بۆیە هەر کاتێک جەنازەیەکتان بینی شایەتی حەق بدەن، باش بوو مەدحی بکەن. وەڵڵاهی جاری وایە 1000 نەفەرە 500 نەفەرە 100 نەفەرە هەمووی مەدحی ئەکا، وەڵڵاهی ئەوە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئەو جەنازەیە. ئەوە ئیسفادی پێگەێنێ، ئەوە سوودی پێگەێنێ بە ئیزنی خوای گەورە، هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی جەنازەکە. جا ئەوە شایەتیش شتێکی قورس و گران نییە کە شایەتی باش بۆ خەڵکی بدەین. بۆی خوای گەورە ئینشاءڵڵا مردووەکانمان بخاتە بەهەشتەوە.